بیرکاری پۆلیدەیەمی وێژەی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 36. لاپەڕە 36 بەردەوامی لە بیرکاری. پرسیاری 1 ڕوونی بکەوە چۆن کاغەزی هێڵا ڕوونکردنەوەییەکان بەکاردەهێنی بۆ دۆزینەوەی ڕەگی دووجایی ژمارە 16 کە دووجایەکی تەواوە. وابزانم هەر بەو جۆرەی کە ئەمن چار گۆشەی دروست دەکەم، بە ئاسۆی چاریش دروست دەکەم، بە ستونی و هەمویان بە یەکەوە دەبنە 16 کەواتە ڕەگی 16 یەکسانە بە 4 بەو جۆرەی واتە 4 جاران 4. پرسیارەکەی پاشی ئەو ڕوونی بکەوە چۆن لاپەڕەی چوارگۆشەکان بەکاردەهێنیت بۆ خەمڵاندنی ڕەگی دووجای ژمارە 19. لێرە خەمڵاندنە چونکە ژمارە 19 ژمارەکی دووجایەکی تەواو نییە، کەواتە ئەمن لە کاتی دروستکردنی 19 ناچارم 19 دەکەویتە مابەینی 4 و 5 واتە 4 ئەوها دروستم کرد لێرە هەمان شتە ئەو 4 لێرە ئەوها، بەڵام لێرەی دادەنێم هەتا بزانم ئایا 19 لە چێن دەرەیە. 19 لە مابەینی 4 و 5 واتە دەکەویتە ئەو ناوەندەی نێزیکترە لە 4ەکەی هەتا لە 5ەکەی، وەکو ئەوەی وایە 19 4 فاریزە 3 بی 4 فاریزە 2 بیشتەچی ئەوها دایدەنێم چونکە خەمڵاندنە نزیکە لە 16 نزیکە لە 4. کەواتە ئەو کەسکە کە چوارگۆشەی تەواو نییە، 4 گۆشەی تەواوە، بەڵام تۆزەچیش زیادەیە گەورەترە لە 4. ئەوها بە جوانی ڕەنگە نەتوانم درستی کەم، بەڵام شتەچی ئەوها نێزیکتر بی لە شینەکەی هەتا نێزیکتر بی لە سۆرەکەی، کاتە ئەوها درستی دەکەم. خەمڵاندنەکەش دەی خەمڵێنم بە 4 فاریزە بۆ وێنە 31 یان 32 شتەچی ئەوها، چونکە نێزیکترە لە 16 هەتا لە 25، کاتە 2 دروست دەکەم 16 و 25 چارگۆشەکەی خۆم لە ناوەندەیە. ئەو کەسکە لۆ ژمارە 19ەیە. ئەوە تەواو. ئێستا پرسیاری 3 ڕوونی بکەوە چۆن ڕەگی 7 دەخەمڵێنی بەبێ بەکارهێنانی بژمێر و لاپەڕەی 4 گۆشەکان. ئەو پرسیارە هەتا بڵێ پرسیارەکی باشە، ئەمن دەبی بزانم خەمڵاندنی دروستکەم بەبێ بژمێر و بەبێ لاپەڕەی 4 گۆشەکان. بزانین کو. پێش هەموو شتێک ئەم دەبی بزانم 7 دەکەویتە مابەینی کامە ژمارە کە دووجای تەواون. 7 دەکەویتە مابەینی 4 و 9، هەردووچان دووجای تەواون، 4 و 9 و 4 دەکاتە 2 جاران 2 9 یەکسانە بە 3 جاران 3. ئەوە هەموو کەس دەزانی. پاشان 7 لێرەیە، ئایا بێگومان دەبی 7 ڕەگەکەی لە مابەینی 2 و 3 بی، گەورەتر بی لە 2 گچکەتریش بی لە 3، بەڵام چونکە 7 نێزیکترە لە 9 وەکو دەبینن لێرە ئەو هێڵە شینە گچکەترە لەو هێڵە کەسکەی، واتە 7ەکە نێزیکترە لە 9 نەوەک لە 4ەکەی، کەواتە 7 خەمڵاندنەکەی دەبی ئەو هابی ڕەنگە چونکە نێزیکە لە 9 یەکسان بی بە 2 فاریزە بۆ وێنە 6 یان 5 لە 5 زیاترە 6 بۆ وێنە 6 لێرەش با 2 بی، شتەچی ئەوها. ئەو جدوایە دەینم 2 فاریزە 62
جاران دوو فاریزە 62 بزانم باشە خراپە کەواتە لێکدانەکەی دروست دەکەم بەڵام ئەمە لێرە کاتم نییە دانیشم یەکێکە دوو فاریزە 62 لێکی بدەم لەگەڵ دوو فاریزە 62 ئەو جارەی ئەگەر زانێم لە هەفتی گەورەتر بوو ئەو جارەی دانێم دوو فاریزە 61 بۆ وێنە دیسان لێکی بدەم لەگەڵ دوو فاریزە 61 واتە دەزانم پاش لێکدان کامەی هەڵبژێرم ڕەنگە 62 گچکەبی 63 هەڵبژێرم وە بەو جۆرەی ڕەنگە شەشەکەش زۆربی نازانم بەڵام بەو جۆرەی خەمڵانەکەی دەبینمەوە بێگومان کاتەکی زۆرم پێویستە لێکدانەکان دروست بکەم بەڵام بەو جۆرەی باشتر وایە هێڵی ژمارەکان دروست کەم بزانم هەفت دەکەویتە چێندەر هەتا هەر لە یەکەم جارەوە خەمڵانەکەم شتەکی باشبی کاتە بەو جۆرەی چی دەکەم پرسیاری 4 چۆن شیتەڵکردن بەکاردەینی بۆ سادەکردنی بڕێکی ڕەگی وەکو ئەو بڕی ئەوەش زۆر ئاسانە لێرە ئەمن ئەو پێنجەم هەیە لە دەرەوەیە ئەو پێنجەی تەنیا دەنووسمەوە پاشان تەمەشا دەکەم ئەو نەوەدەی دەکەمە نۆ جاران دا نۆیەکەی لە ژێر ڕەگدەینمە دەرێ یەکسانە بە 3 ئەوها بەڵام با بنووسم جارێ دەیکەمە نۆ ڕەگی نۆ و ڕەگی دا هەرێکە بە تەنێ دەنووسم x توان 3 دەیکەمە ڕەگی x توان 2 و تەنیا ڕەگی ئکسیش بەتەنێ x توان 4 پێویست ناکە هیچ بکەم وەکو خۆی دەینووسمەوە چونکە دەتوانم یەکسەر لە ژێر ڕەگبی هینمە دەرێ ئەوجە ئێستا پێنجەکە دەنووسرێتەوە جاران ڕەگی نۆ یەکسانە بە 3 ڕەگی دا هەر وەکو خۆیتی ناتوانم لە ژێر ڕەگبی هینمە دەرێ x توان 2 لە ژێر ڕەگ کە دێتە دەرێت چونکە لێرەش توانە لەگەڵ یەک توانەکان دەڕۆن ڕەگەکە دەڕوا ئکسەکە بەتەنێ دەمینێتەوە یەک ئکس دەمینێتەوە چونکە 2 دابەش 2 یەکسانە بە 1 کەواتە یەکسەر تەنیا لێرە ئکس بێگومان لێکدانە هەتا ئێستا ئەو ئکسە لە ژێر ڕەگ نایەتە دەرێ کەواتە هەروەکو خۆی دەینووسمەوە x توان 4 دابەش 2 لێرە چونکە ڕەگی 2 کەواتە x توان 2 دەمینێتەوە x توان 2 ئەو های لێدێ ئەو ئێستا بە باشی بیان نووسم چ دەکەم 5 جاران 3 یەکسانە بە 15 ئەو ئکسەکە بە تەنێ مایە ئەو ئکسەش کە لە دەرەوەی ڕەگەکەینە بەیەکەوە دەیان نووسم لە کاتی لێکدان دەبیتە x توان 3 x توان 3 ئەو دەیە لەگەڵ ئەوەی با لە ژێر یەک ڕەگ بن دا x دەتوانم ئەوها بینووس کاتە ئەوە ئاسانترین شتە لۆ نووسی ئاسانکاری کرا ئەو ببورن گوتم شتێک هەڵەیە ئەوە ئکس نییە ئەوە وایە زۆریش ببورن هەر زۆر لەبەرچ بە ئکسم دانا ئەوە وای وای توان 4 کە دێتە دەرێ دەبیتە تەنیا وای توان 2 ئەوجا ئێستا 15 ئکسەکە دەنووسرێ ئەو ئکسە بەتەنێ وای توان 2ش دەنووسرێ وای توان 2 ئەوها پاشان دە ئکس ئەو دەیە لەگەڵ ئەو ئکسەی با لە ژێر هەمان ڕەگ بن پێی ناوی هەریەکە بەتەنێوی باوەڕ ناکەم هەڵەش بی ئەگەر هەریەکە بەتەنێوی ڕەگی دە و ڕەگی ئکس بەڵام ڕەنگە ئەوها جوانتر بی ئەوە
15 لێرە ئێکسە ئەوە لێرە لێکدان نییە چونکە ئەمن ڕەنگە ئێکسەکان بەباشی نەنووسم. ئێستا بێمە لای ڕاهێنانی ئاراستەکرا و ئەم ڕەگە دوو جایانە هەژمار بکە. وابزانم ئەمن لە جێش کە ئەوانم هەژمار کردیە. بزانم لێرەش چم کردبوو، لێرەش چاکم کردیەوە کو دەبینن 5 3 15 ئەو جە ئێکس وای تواندوو ڕەگی دا ئێکس کاتە لێرە هەڵام نەکردیە. گەر تەمەشا ئێرەم کرد با باشتر بوو. بێمە لای وەکو گۆتمان ئەو ڕەگە دوو جایانە هەژمار بکە. ڕەگی 36 یەکسانە بە 6 جاران 6 کەواتە دەبیتە 6 6 جاران 6 دەکا 36. لێرە کەم بەخۆی هەیە کەواتە کەمەکە هەر دەنووسرێتەوە 8 ڕەگی 8 جاران 8 ڕەگی 64 یەکسانە بە 8. لێرە کۆ و کەمەکە هەر بەخۆی دەنووسرێتەوە و دەکاتە 9 زۆر زۆر ئاسانە. 121 کەمەکە هەر دەنووسرێتەوە یەکسانە بە 11. ئەوە زۆر 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 ئاسانە. ئەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە. ئێرەش هەر زۆر ئاسانە. 6 ڕەگی 3 8 ڕەگی 3 6 ڕەگی 3 لێ بڕوە دەمینێتەوە 2 ڕەگی 3. تەنیا 6 8 6 لێ بڕوە ڕەگی 3 هەر وەکو خۆی دەمینێتەوە. وەکو ئەوی وایە 8 ئێکس کەم 6 ئێکس یەکسانە بە 2 ئێکس. ئێرە تەمەشا دەکەم دوو ڕادەم هەیە بە یەک دەچن. ئەو دوو ڕادەیە ئەوە و ئەوە هەردووچیان پۆزیتیڤن کەواتە کۆیان دەکەمەوە 4 و 9 یەکسانە بە 13. دەنووسم 13 لێرە. ئەو جە دێمە لای ڕەگەکان. کۆ 3 کەم 5 یەکسانە بە کەم 2 ڕەگی 7. تا ئەوە هەر ئەوەندەش دەنووسرێت چاک دەکرێت لەوەی باشتر نابی. ئێستا بێمە لای ئەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە. ڕەگی 32 ئەمە 32 دەکەمە 2 کۆڵکە 2 16 16کە لەژێر ڕەگدێتە دەرێ دەبیتە 4 ڕەگی دووش وەکو خۆی دەمینێتەوە کەواتە 4 ڕەگی 2. لێرە ئێکس تواندوو لەژێر ڕەگدێتە دەرێ دەبیتە ئێکس ئی وای توان 7 لێرە 2 هەمیشە ڕەگی 2 7 دابەش 2 یەکسانە بە 3 تەواو یەکیش دەمینێتەوە 1 وای لەژێر ڕەگ دەمینێتەوە. ئەو جن پاشان نازانم ئەوها دەنووسن ئەوەی هێشتا نازانم کووە بەڵام ئەوهای لێدێ. بێمە لای 27 ئێکس تواندوو 27ەکەی دەکەمە ڕەگی 9 و ڕەگی 3 چونکە 27 دەکە 9 جاران 3 9یەکە لەژێر ڕەگدێتە دەرێ تەنیا 3ە پاشان ئێکس تواندوو لەژێر ڕەگدێتە دەرێ دەبیتە تەنیا ئێکس ئەوجا ڕەگی 3ش دەمینێتەوە کەواتە 3 ئێکس ڕەگی 3. لێرە 2 هەمیشە 7 دابەش 2 یەکسانە بە 3 کەواتە ئەی توان 3 و 3 دابەش 2 یەکسانە بە 1 تەواو 3 دابەش 2 یەکسانە بە 1 تەواو و 1 دەمینێتەوە لەژێر ڕەگ. ئەوها کەواتە یەک ئەی ماوە لەژێر ڕەگ 1 بیش ماوە لەژێر ڕەگ ئەمن ئەو هەمنووسی ئەی بی لەژێر ئەو ڕەگەی. وابزانم ئەوها باشە دەنا ڕەنگە ئەو هاشمان بنووسی بە ئەی توان 3 بی و ڕەگی ئەی پاشان ڕەگی بی بەڵام هەست ناکەم زۆر شتەکی جوانە ئەوها لەگەڵ یەکم نووسی ئەی بی لەژێر 1 ڕەگ. ئەوە تەواو. ئێستا 'ئەو لاپەڕەیە وابزانم تەواو بوو. 'ئەو لاپەڕەیە 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 'ئ
بزانم تەماشاکەم هەمووی تەواوە یان نا، یان وابزانم هەمووی تەواوە. ئێستا بینە لای ئەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە. ئەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە بزانم چم کردیا. لێرە زۆر ئاسانە هەفتەکە تواند و یەکسانە بە 49 ڕەگی 11 کە لێکی دەم لەگەڵ ڕەگی 11 ڕێگەکان لەگەڵ یەک دەڕۆن تەنیا 11 دەمینەیە، چونکە وەکو ئەوەی وایە 11 تواند و لەژێر ڕێگ توانەکان لەگەڵ یەک دەڕۆن 11کە دەمینە، کەواتە 49 جاران 11. 49 جاران 11ش پێویست ناکە ئەمن لێکدانەکەی بکەم، لێرە لێکدانە دەی هێڵمەولۆ خوێندکاران 49 لێکدان بە بژمێر یان بزانە بەچ. ڕەگی 2 لێکدان لەگەڵ ڕەگی 10 ڕەگی دەی دەکەمە ڕەگی 2 و ڕەگی 5 ئەوها ئەو لێکدانی ئەو دووە یەکسانە بە 2 ڕەگی 5کەش لە تەنیشتیدا دەندرێ. لێرە زۆر گرنگە تەماشاکەم چم هەیە. 5 ڕەگی 3 ڕەگی 3 کۆکەم. ئەگەر هاتو ئەو هابوو، ئەگەر هاتو دوو کەوانە بوو هەمان ڕادەیان لە ناو بوو، بەڵام یەک لە کەوانەکان هێمایەکە لە ناوەندێک کەم بوو، ئەوێدی کۆ بوو. ڕێیەکی زۆر ئاسان هەیە لۆکردنەوەی ئەو کەوانانە، ئەویش ئەوەیە ڕادەی یەکەم تواند و کەم ڕادەی دووەم تواند و هەمیشە دەبی کەم بی. ڕادەی یەکەم تواند واتە 25، ڕادەی دووەم تواند واتە ڕەگی 3 جاران ڕەگی 3 واتە 3. ئەوجە 25 سەی لێ بڕوا دەکات 22 کاتە هەمووی دەکاتە 22. ئەگەر نا، ئەگەر ئەو ڕێسایی نەزانم لێک دەدەم 5 جاران 5 25 کەم ڕەگی 3 جاران 5 و کۆ ڕەگی 3 جاران 5 دەکاتە 0. ئەوجا کەم ڕەگی 3 لێشی دەم لەگەڵ کۆ ڕەگی 3 یەکسانە بە کەم 3. ئەوە هەر هەمان شتە. ئێرە زۆر ئاسانە ڕەگی 9 دابەش ڕەگی 4 ڕەگی 9 یەکسانە بە 3 ڕەگی 4ش یەکسانە بە 2 کەواتە 3 دابەش 2. ئێرەش زۆر ئاسانە ڕەگی 6 لێرەش دەکاتە 7 چونکە ڕەگی 49 یەکسانە بە 7. ئێرەش زۆر ئاسانە 225 لەژێر ڕەگ بە تەنێ یەکسانە بە 15. 18 لەژێر ڕەگ یەکسانە بە ڕەگی 2 و ڕەگی 9. وابزانم ئەوانم چاکرده بوو لە جێیەکی ئەوەتە لێرە چاکم کردیان. ڕەگی 2 ڕەگی 9 ئەوجە 15 لەگەڵ سێەکەی ڕەگی 9 بێگومان دەکاتە 3. 15 لەگەڵ سێی کۆڵکەی هاوبەش هەیە ئەویش 3ە، ڕەگی دووەکە دەمینێتەوە، بەڵام ئەمن نابی هەرگیز ڕەگی 2 بە تەنێ هەمبی لە خوارێ، ناچارم ئەو سەرە و ژێرەی جارانی ڕەگی 2 بکەم هەتا لە خوارێ ڕەگم نەبی لە ژێرە. لە کاتی لێکدان سەرە ئەو های لێدێ ڕەگی 2 جاران ڕەگی 2 یەکسانە بە 2 کاتە ئەوە ئاسانترین شێوەیە. نابی ئەو هابی هێڵمەوە 3 دابەش ڕەگی 2، ئەوە شێوەی ئاسان نییە. ئەوە ئەو پرسیارە. ئێستا ئێرە 22 کوچاکەم 22 ئەو هایە. لێرە هەفتم هەیە ئەکستوان 7 دابەش 2 یەکسانە بە 3 دەمینێتەوە 1 لەژێر ڕەگ 1 ئەکس دەمینێتەوە، وایەکە هەر دەمینێتەوە لەژێر ڕەگ. لێرە 3 دابەش 2 1
ز لەژێر ڕەگ دەمینێتەوە. ئەوجە پاشان تەمەشا دەکەم ئەمن نابی لە خوارێ ڕەگم هەبی لەبەر هەندێ سەرە و ژێرەی کەرتەکەی لێک دەدەم لەگەڵ ڕەگی ز یان لەگەڵ ڕەگی زێت ئەگەر بڵێن. ئەوجا کە لێکمدا ئەو کاتە یەک ڕەگی دروست دەکەم لۆ ئێکس و وای و زێت لە خوارێش ڕەگی زێت کە لێک دەدەم لەگەڵ ڕەگی زێت دەکاتە زێت، زێتیش کە لێک دەدەم لەگەڵ ئەو زێتەی دەکات زێت توان دوو. ئەو های لێدێ. ئەوە ئاسانترین شێوەیە. هیوادارم ڕاست بی. ئێستا بێمە لای ڕاهێنان و جێبەجێکردن. ڕەگی دووجا هەژمار بکە ئەگەر دووجایەکە ڕێژەیی نەبوو و بۆ نزیکترین بەش لە 100 نزیکی بکەوە. لێرە ئەوەی ڕاستی بی نازانم ئایا دەیانەوێ بژمێر بەکاربینین یان نا، چونکە نزیکترین بەش لە 100 نازانم. 225 زۆر ئاسانە، یەکسانە بە 15. ئەگەر نا بژمێر بەکاردەینم بەڵام دەکاتە 15. ئەگەرەوها 225 یەکا 15. ئەوجا بێمە لای 169 ئەویش یەکسانە بە بێگومان ئەمن دەبی ئەگەر کەم هەبوو کەمەکەی بنووسمەوە چی ئێرە یەکسانە بە کەم 13. ئەوەش ئاسان بوو. کەم 11 زۆر ئاسان نییە ئەگەر بە بژمێر نەکەم. ئەگەر بە بژمێر بکەم ڕەنگە ئاسان بی. با تەمەشاکەم بزانم بە بژمێر کو چاکم کردیە. بێ بژمێر مەبەستم. کەم 11 بێگومان کەمەکە هەمیشە هەیە لێرە ئەمن نابی لای بم کەمەکە دەنووسرێتەوە پاشان نزیکەی دەبی بنووسم. ئەوجا هێڵی ژمارەکان دروست دەکەم. 11 کە لە چێە 11 لێرەیە نێزیکی 9ە و لە مابینی 9 و 16ەیە بەڵام نێزیکترە لە 9. کاتە ڕێگەکەی لە مابینی 3 و 4ە بەڵام نێزیکترە لە 3. کاتە 3.32 یان 31 یان 33 یان 34 ئەمن دەخەمڵێنم. پاشان ئەگەر کاتم هەبوو لێکی دەم لەگەڵ دیسان 3.32 بزانم چم بەدەست دێ ژمارەکە نزیکە لە 11 زۆر دوورە لە 11 31چیش تاقی دەکەمەوە 30ش تاقی دەکەمەوە. ئەگەر هاتوو بژمێرم نەتوانی بەکاربینم. ئەگەر هاتوو بژمێریشم بەکارهێنا ئەوە بێگومان زۆر زۆر ئاسانە نزیککردنەوە. کو ئاسانە ئەوها ڕەگی دوو پاشان ژمارە 11 پاشان تەمەشا دەکەم 3 فاریزە 3 1 6 6 چونکە نووسرابوو نزیکترین بەش لە 100 واتە تەنیا دوو خانەی بنووسە لە ڕاستی فاریزە. کەواتە ئەمن نابی بنووسم 31 چونکە نابی شەشەکەی تەنشتی فڕێدەم بەبێ ئەوەی یەکەکەی نزیککەمەوە لەبەر هەندێک دەبی بنووسم 3.32 یەکەکەی دەبی نزیککەمەوە بیکەمە 2. ئەوە نزیککردنەوەیە کاتە 3.32. ئەوە ئەگەر بەو جۆرەی بوو. ئەگەر نا ئەمن ناچارم لێک بدەم بۆ وێنە 3.31 وەربگرم لێکی بدەم لەگەڵ 3.31. ئەوجا ئەگەر زانیم گچکەیە گەورەی کەم ئەگەر زانیم گەورەیە تۆزە کچکەی کەمەوە بزانە کو دروستی دەکەم. بەڵام ئەم دەبی هەر لێرەوە بزانم بخەمڵێنم خەمڵان دەکەم تۆزەک باش بی. ئەوجا بێمە لای 26 لێرە زۆر زۆر ئاسانە یەکسانە بە 2 دابەش 3 چونکە ڕەگی 4 بەتەنێ و ڕەگی 9 بەتەنێ. لێرەش کەمەکەی دەبی بنووسمەوە چلەکەی دەبی بکەمە 2 ژمارە یەکەچیان بۆ وێنە 10 ئەوی دیکە 4 چارەکەی لەژێر ڕەگبینمە دەرێ ئەوها وە دەیەکە خەمڵاندنی لۆ بکەم
دەیەکە لە مابینی چییە؟ لە مابینی 9 و لە مابینی 16ەیە، بەڵام زۆر نێزیکە لە 9 کەواتە 10 ڕەنگە 3 فاریزە 1 2 شتەکی ئەوهابی ڕەگەکەی. ئەوجا من ئەگەر دیسان بژمێرم نەبوو ناچارم 3 فاریزە 11 لێکی دەم لەگەڵ 3 فاریزە 11 ئەگەر زانیم گچکێ بیکەمە 12 یان 13 یان ئەگەر گەورە بوو بیکەمە 3 فاریزە 10 یان 3 فاریزە 0.9 ئەوجا بزانە ئەمن لێکدانەکان کاتم نییە لێکی بدەم. بەڵام ئەو هادەی خەمڵێنم کە ڕەنگە بکاتە ئەگەر چلەکەی هەمووی وەرگرم نیکەمە 2 ئەوها لە مابینی 36 و 49 و نێزیکترە لە 36 هەتا لە 49 واتە نێزیکترە لە 6 و شتەچی 6 و 31 ئەوجا بزانە 6 و 32 6 و 33 ئەو شتانە. کەواتە زۆر ڕێ هەیە ئەمن بزانم بیان خەمڵێنم. پرسیاری 28 لێرەش دیسان ئاسانە، دەتوانم بیکەمە بۆ وێنە 9 و 3 نۆیەکە لەژێر ڕێک یەکسانە بە 3 ڕەگی 3ش تۆزەک لە چ نێزیکە 3 لە 4 نێزیکە کەواتە دەبی لە 2 کەمتر بی ڕەگەکەی 1 و شتێک بی ئەوجا 1 و چەندە 1 فاریزە 3 1 فاریزە 5 1 فاریزە دەبی بزانم پاشان لێکی بدەم لەگەڵ یان ئەگەر ئەوهانەکەم 27ەکەی هەمووی وەرگرم 27 لە مابینی چوچیە لە مابینی 16 و لە مابینی ببورن 25 و 36 25 و 36 واتە لە مابینی 5 و 6 ڕەگەکەی ئەوجا نێزیکە لە 25 کەواتە ڕەنگە 5 فاریزە 12 یان 5 فاریزە 13 14 دەبی هەمویان دانیشم یەکێکە بخەمڵێنم. ئەگەر هاتوو بژمێرم بەکارنەینە ئەگەر هاتوو بژمێرم بەکارینە زۆر ئاسانە کەواتە 27 کەواتە دەکاتە 5 فاریزە 19 بەڵام نابێ بنووسم 19 چونکە ئەمن ئەو شەشەی دەسڕمەوە کەواتە نۆیەکە 1 زیاد دەبی بنووسم 5 فاریزە 20 5 فاریزە 20 ئەوە نزیکم کردەوە بۆ نزیکترین بەش لە 100 5 فاریزە 20 کەواتە بە نزیکەی یەکسانە بە 5.20 هەزار دەتوانم بیکەمە ڕەگی 10 و ڕەگی 100 ڕەگی 100 یەکسانە بە 10 ڕەگی 10 نێزیکە لە 9 وەکو ئەوەی وایە دەی جارانی 3 فاریزە 11 12 بزانە چەندە لێکدانەکەی بکەم کەواتە 31 و شتەکە ڕەگی هەزار ئەگەر بە بژمێریش بکەم ڕەگی هەزار یەکسانە بە 31 فاریزە 62 31 فاریزە 62 ئەو ژمارەیە ئەو ڕاهێنانە یان ئەو پرسیارە هەتا بڵێ گرنگە ئێستا ڕوون دەکەمەوە گرنجەکەی لە چێە. ئەو ژمارە دەیە دەتوانم پێش هەموو شتێک بیکەمە کەرت دەژمێرم چەند ڕەنووسم هەیە لە لای ڕاستی فاریزە چونکە 2 دانەیە کەواتە لێرە دەنووسم 100
ئەو ڕەنووسانەی خۆشم کە هەمە بە بێ فاریزە دەیان نووسمەوە، بەڵام ئەو سفرانە هیچ بەکەلک نایەن بە بێ فاریزە لە لای چەپ، کەواتە تەنیا دەبیتە 4% چونکە ئەمن ئەگەر 4مدا بەشی سەدی کرد ئەو ژمارە دەردەچی، کەواتە کە زانیم 0 فاریزە 0.4 یەکسانە بە 4/100 ئەوجا ڕێگەی هەردوو لای وەردەگرم یەکسانە بە 2/10. 2/10 دەتوانم بنووسم وەکو 1/5، کەواتە ژمارەکە ئەنجامەکە یەکسانە بە 1/5. ئەگەر بمەوێ وەکو ژمارەی دەی بنووسم کەواتە دەکاتە 0 فاریزە 20. 0 فاریزە 20. ئەوە بێگومان هەمیشە ئەمن پێویست ناکە باسی ئەگەر کەم هەبوو کەمەکەی دەبی بنووسمەوە، ئەوە هیچ کێشە نییە، نابی کەمەکەم لەبیر بچی ئەگەر هەبوو. لێرەش هەروە کەم هەر هەیە، ئەو کەمە بزر نابی، ئەو کەمانە هەیە. ئێستا دێمە ئێرە ئەوەی ڕاستی بی هەتا ڕادەیەک هەستم کرد ئاسان نەبوو، نەمتوانی بە خۆم بیخەمڵێنم کووە لەبەر هەندێ ئەم لێرە 100% بژمێرم بەکارهێنا، لە کاتی بەکارهێنانی بژمێر ئەو های لێدێ. ڕەگی 0.59 یەکسانە بە 0.242، بەڵام هەر دەنووسم 0 فاریزە 24. 0 فاریزە 24 بە نزیک کراوەی، کەواتە 0 فاریزە 24. ئەگەر هاتوو بژمێرت نەبوو خوێندکاری ژیر، یان ئەگەر بژمێرت نەبوو چ دەکەی؟ دەچیە گوگڵ، دەگەڕێی بە شوێن بژمێرەک، دەنووسی کالکولیتەر لە گوگڵ، کە نووسیت کالکولیتەر بۆ وێنە ئەو بژمێرە دێ، ئەوجا ئێستا هەرچت بووێ بۆ وێنە دەتەوێ بزانی ڕەگی چل چەندە، دەنووسی ژمارە چل لێرە لەژێر ڕەگی دووجا، چونکە هیچیان نەنووسیە واتە ڕەگەکە دووجایە، ئەگەر لێرە نووسیان سێ واتە ڕەگی سێجایە، لێرەش بە کەیف خۆت ڕەگی چەند جاد بووێ دەتوانی دەربینی، بەڵام لێرە ڕەگی دووجایە، ئەگەر چل بی بزانین ڕەگی دووجای چلی چەندە؟ 6 فاریزە 32. بێگومان پێویست ناکە ئەو هەموو ژمارانە پاشی فاریزەی بنووسرێت، تەنیا 2 دانەی دەنووسین چونکە نووسرابوو تەنیا 2 دانە، بەش لە 100 واتە 2 دانە، کەواتە چل ئەوهایە. ژمارەکەی دیکە کە هەم بوو چەندە؟ 0 فاریزە 0 فاریزە 0.59 بوو، ڕەگەکەی چەندە؟ ڕەگەکەی 0.24. 0.24 کاتە ئەو جێ هەیە بنووسە لە گوگڵ calculator.net، دەتوانی لێرە ئەو کالکولیتەرەی بەکاربینی، چونکە هەندێک لە بژمێرەکان ڕەنگە ڕەگیان نەبی، ڕەنگە ئاسان نەبی، ڕەنگە هەڵەی بکەی، نازانم، بەڵام ئەوەش هەیە هەتا ساخکەیەوە بزانی ڕاستت کردیا یان نا. ئەوە تەواو بووین لەو جۆرە پرسیارانەش، هیوادارم هەڵەی زۆر گەورەم نەکردبی، وابزانم ئەو پرسیارم چانە کرد سادەترین شێوەی بڕێکی ڕەگی چۆنە. سادەترین شێوەی بڕێکی ڕەگی دەزانم چۆنە؟ ئەوەیە کە نابی هیچ کات بڕە ڕەگیەکە ئەو هابی، ئەگەر من بڕە ڕەگیەکم هەبوو لێرە بۆ وێنە نابی لەژێر ئەو بڕەی هیچ دووجایەکی تەواو هەبی، واتە بۆ وێنە ئەگەر بڕە ڕەگیەکە ژمارە بۆ وێنە چەند بوو؟ 90 بوو، ئەوە سادە نییە، لەبەر چ؟
چونکە 90 ئەگەر بیکەمە دوو کۆڵکە یەکسانە بە 9 جاران 10 و 9 دووجایەکی تەواوە کەواتە ئەمن دەبی هەر هیچ نەبی ئەوها بنووسم 9 و 10 ئەو جەنۆیەکەی لەژێر ڕێک بینمە دەرێ دەبیتە 3 بەڵام دەیەکە پێویست ناکە بینمە دەرێ ئەو کات دەبیتە سادەترین شێوە کەواتە یەکەم مەرج ئەوەیە کە هیچ دووجای تەواو لەژێر ڕێک نەبی. دووەم مەرج چییە؟ دووەم مەرج ئەوەیە کە هیچ بۆ وێنە هیچ کەرتێک یان ژمارەکی دەیی لەژێر ڕەنگ نەبی لێرە ئەوە کەرت هەیە نابی کەواتە دەبی ئەوها بینووسم ئەوها و ئەوها ئەوجە پاشان چارەکەی لەژێر ڕێک بینمە دەرێ یەکەکەش لەژێر ڕێک بینمە دەرێ یەکسانە بە نی و کەواتە مەرجی دووەم لەژێر ڕێک نابی کەرت هەبی نابی ژمارەی دەیی هەبی نابی سفر و فاریزە هەبی ئەوە مەرجی دووەم. مەرجی سێیەم چییە؟ مەرجی سێیەمیش ئەوەیە کە نابی ئەمن ببورن مەرجی سێم ئەوەیە کە ئەگەر ڕەگەکم هەبوو نابی ژێرەکەی ڕەگبی هەرچ جۆرە ڕەگەک بی ڕەگەکی هیچ جۆرە ڕەگەک نابی هەبی ئەوها بۆ وێنە دەبی لەسەرەوە هەبی بەڵام لە ژێرە نابی هەبی ئەگەر ئەو جۆرە ڕەگەم ئەو جۆرە بڕام هەبوو چ لێ دەکەم هەردوو لای سەرە و ژێرە لێکی دەم لەگەڵ ڕەگەکە ئەو ڕەگەی کە لە خوارێ هەیە لەبەر چ هەتا لە ژێرە ڕەگ نەمینێ چونکە ڕەگی پێنجاران ڕەگی پێندەکە 5 لەسرە ئەگەر ڕەگ هەبوو کێشە نییە ئەوەیە ئەگەر ئەو سێمەرجە هەبوو ئەوە بە سادەترین شێوە نووسرایە ئەگەر نا ئەوە نەنووسرایە کەواتە ئەوەیە سێمەرجەکان هەتا بڕێک بە سادەترین شێوە بنووسرێ بڕی ڕەگی ئەو سێمەرجە هەیە لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی